ئەو گەلەی دەخوێنێتەوە دەمێنێتەوە. ئەمە وتەی ڕۆشنبیری میسری یوسف زێدانە، واتە گەلێکی خوێندەوار و ڕۆشنبیر و مێشک فراوان هەتایە دەمێنێت و لە ناو ناچێت. بە مانایەکی دیکە ئەو گەلەی کتێب و سەرچاوە ژینگەکان زیاد دەکەن و دەخوێننەوە، ژینگە و هەسارەکەیان لە مەترسی لە ناوچوون دەپارێزن. ڕاستە کتێب کەرەستەیەکی بێگیانە، بەڵام زمانێکی کاریگەرە بۆ تێگەیاندن و پێگەیاندن و بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری ژینگەی هەر گەلێک. لە ڕاستیدا خوێندنەوە یەکێکە لە گرنگترین ئەو تایبەتمەندیانەی کە کۆمەڵگای مرۆڤایەتی پێ لە قەڵەم دەدرێت. خوێندنەوە خۆراکی ڕۆح و لاشەیە و ئەو کۆمەڵگایانێک کە گرنگی بە خوێندنەوە دەدەن کۆمەڵگایکی پێشکەوتون، هەرچەندە لە ڕۆژگاری ئەمڕۆماندا پێشکەوتنی تەکنۆلۆژیا تا ڕێگەیەک توانیوێتی کە پێگەی خوێندنەوە کەم کاتەوە، بەڵام هەر خوێندنەوە لە مۆبایل و لە ئامێرە ئەلکترۆنیەکانیش هەر دەتوانین بە خوێندنەوە لە قەڵەمی دەین. خوێندنەوە بە بنەمایەکی گرنگی پێشکەوتنی گەلان و پێگەشتنی بەهای تاکە کەسی و شخصی دادەنرێت. ئەو کۆمەڵگایانێک کە دەخوێنەوە جیاوازتر بە بەراو لەگەڵ ئەو کۆمەڵگانی ناخوێنەوە، هەم لە ڕووی پێشکەوتنی کولتوری و فەرهەنگی و سیاسی کۆمەڵایەتی و خوێندنەوە بە بنەمایەکی گرنگی کۆمەلگادان دەنرێت، بە تایبەتی لە ڕووی گەشەکردنی ئاستی سەقافی و ڕۆشنبیری. لە ڕاستیدا ژینگەش وەکو بابەتێکەکە لە ناو جوغزی خوێندنەوەدا تا ڕادێک بەبەراو لەگە ساڵانی ڕابردوو گرنگی پێدراوە لە ڕێگای نووسینی هۆندراوە و چیرۆک و شەعر و پۆترێت و ئەوانە توانوێتی خۆی بخزێنێتە ناو کولتوری خوێندنەوە. بەڵام زیاتر ئەم بابەتانە بوا باشەکە لە باخچەی ساوایان و لە منداڵانەوە ئەوە بکرێت، چونکە منداڵ کائینێکی پاکە، چی پێی وتری ئەوەی تۆمار دەکات لە مێشکی و ژینگەش ئەگەر دیقەتان دابێتێ بێزگە لە بواری منداڵان. ئەم دو-سێ ساڵانەی ئایندا کاریگەری هەبووە لەسەر ئاستی بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری خەڵک، چ بە نووسین، چ بە وتار، چ بە سیمینارات و کۆنفرانس و سیمپۆزیۆم. پێکاتی پۆڵین بەندی کتێپەیە بە شێوەی چاپ و نووسرا و توێژینەوە، بە شێوەی دیجیتاڵی هەیە، ئەوانەی بە شێوەی چاپن لە گۆڤار و ڕۆژنامە و توێژینەوەی زانکۆی و ماستەر و نامەی دکتۆرا و راپۆرت و ئەو شتانە خۆی دەبینێتەوە و بە شێوەی دیجیتاڵیش هەیە. مەسەلەن زۆر جاران توێژەر ئەو کەسێک کە بە ئیشەکەی هەڵدەستی بوو ئەوەی کتێبەکە و نووسینەکەی بگات بەدەست هەموو کەسێکی دەکاتە شێوی PDF و لە کەناڵەکانی سۆشیال میدیا بڵاوی دەکاتەوە. تقریباً هەست پێ دەکەم یعنی خوێندنەوەی بابەتی ژینگەی بە تایبەتی لە قۆناغی سەرەتایەوە گرنگی زۆری پێدرێت. مامۆستایانی باخچەی ساوایان زۆربەی ئەو شان و گۆرانی و سرودانێک کە بۆ منداڵەکانیان جێبەجێ دەکەن زیاتر لە چوارچەوەی خۆشەویستی ڕەگەزەکانی ژینگە ئاو هەوا و خاک خۆی دەبینێتەوە و وردە وردە ئێستا بەشی ژینگەشمانەیە، یعنی هەم 4 ساڵ هەم 2 ساڵە لە پەیمانگای و کردنەوەی دەستەی ژینگە و بەڕێوەبەراتی فەرمانگە ژینگەکانیش لە شار و شارۆچکەکان تا ڕادەیەک توانیوێتی ئاستی ڕۆشنبیری کۆمەلگاکان و تاکەکان لەسەر پرسی ژینگە بە بەراو لەگەڵ ساڵانی ڕابردوو تا ڕادەیەکی زۆر فەرقی کردووە. لە باشووری کوردستان یەکەم کتێبی ژینگەی بە زمانی کوردی لە ساڵی 1995 نووسراوە و لە ساڵی 2001 بە چاپ گەێنراوە و بڵاو کراوەتەوە بە ناوی کاریگەری مرۆڤ لە ژینگە پیسکردندا. ژمارە سفری یەکەم بڵاوکراوەی ژینگەش لە کۆتایی ساڵی 2005 بە شێوەی مانگانە دەرچووە. هەمان بڵاوکراوە وەک ڕۆژنامە و لە کۆتایی ساڵی 2006 لە ژێر ناوی کۆمەڵی کوردستانێکی سەوز بڵاو کراوەتەوە. یەکەم گۆڤاری ژینگە لە ساڵی 2006 بە ناوی ئاسۆی ژینگە بە شێوەی مانگانە دەرچووە. یەکەم گۆڤاری ژینگەی تایبەت بە مناڵان بە ناوی ژینوار لە ساڵی 2007 بڵاو کراوەتەوە تا کۆتایی ساڵی 2008
21 ژمارەی لێ دەرچووە کە گرنگی بە هۆشیاری ژینگەی منداڵان داوە. لە ڕاستیدا نووسری بواری ژینگە هەنە بڵێ نییە، بەڵام بە پەنجەکانی دەژمێنرێن و ئەوانەشی زۆر کەس کە لە بواری ژینگە دەنووسێت لە دەروی پسپۆری بواری ژینگەیە، بە تایبەتی ئەوانی لە بواری چیرۆک و هۆندراوە و شانۆگەری دەنووسن. دەنا بڵێ کەسی مختصی بواری ژینگە سەرچاوە ژینگەیەکان کەمترە، چونکە چەمکی ژینگە وەکو باسم کرد چەمکێکە تازە ئاشنا دەبێت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان و بە تایبەتی ئەو کەسانەی پسپۆری بواری ژینگە و نووسینی بواری ژینگەن. بەڵام لە ڕۆژنامە و گۆڤارەکان گۆشەی گۆژە نووسەیە نووسەرەکان مەسەرەن ئاماژە بە دیاردەیەکی ناشارستانی یان گرنگی بە هۆشیاری ژینگەی دەدەنجا بە وێنە بێ بە نووسین بێ بە گۆشە بێ تا ڕادەیەک توانیوێت یعنی وردە جێگای خۆی بکاتەوە لە ناو فەرهەنگی کولتوری زانستەکانی تردا. من تقریبا لە ساڵی 2006 تا ئێستا بەردەوام لە نووسینی بابەتی ژینگەی. زۆربەی وتارەکانم لە ڕۆژنامە گۆڤارە کوردستانیەکان بڵاو کردوتەوە. لە 2006 تا کۆتایی 2022 نزیکەی 400 بابەتی ژینگەیم بڵاو کردوتەوە. زیاتر بابەتەکان لە چوارچێوەی هۆشیاری بە سەرجەم سێکتەرەکانی ژینگەکە ئاو هەوا و خاک لە خۆ دەگرێت. چوارچێوەی بابەتەکانم یعنی فەلسفەی پشت بابەتەکانم زیاتر هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە بۆ چەمکی ژینگە و پاراستنی ژینگە، چونکە مرۆڤ ئەو ژینگەی کە تێیدا دەژی بەندە بەو کەلتور و فەرهەنگە و کە تێدا دەژی ئەمەش هۆکارەکە، چونکە تو پیسبوونی ژینگە و هۆشیارکردنەوەی ژینگە یەکەمیشت لە نووسی هۆشیارکردنەوەی خەڵکەکەی، یعنی دەبێت تۆ پێشتر مرۆڤەکە هۆشیار بکرێەوە ئەنجا تو کار لەسەر ڕەهەندەکانی تر بکەیت. سەبارەت بە کتێبەکانیشم تا ئێستا نزیکەی 6 کتێبم چاپ کردووە، نووسینی خۆ من وەرجێڕان نین و دوو کتێبی کەشم لەژێر چاپن. کتێبەکان لە ڕەهەندی زۆرا زۆرن. یەکەم نامیلکەیەکم چەمکی ژینگە پارێزی لە ئیسلامدا، چونکە باسی ژینگەم کردو لە ئیسلام بە گوێرەی ئەوەی لە قورئانی پیرۆز لە فەرمودەکانی پێغەمبەری دیخوای لەبێت، چونکە زۆر مرۆڤ هەیە تۆ ئەگە باسی ژینگەی بۆ دەکەی ڕەنگە وەک بە هەندوەری نەگرێت، بەڵام کە لە ڕێگای ئاینی ئیسلامەوە باسی دەکەی ئەو قورئانە ئەو ئاەتە ئەو فەرمودە ڕەنگە باشتر کاریگەری هەبێ. خاڵێک کتێبێکم هەیە باخی جیۆپۆلیتیشی نەوتی عێراقا، باسی نەوتی عێراقم کردووە لە بەشێک باسی ئەو کاریگەری ژینگەیانەی لە ئەنجامی پاڵاوتون و فرۆشتن و کڕینی نەوت و گواستنەوە بۆ ڕووی بەتەنکەر و تەقینەوەی بۆ ڕێەکان و ڕۆلی ئەم کاریگەریانە لە بواری ژینگە بە تایبەتی لە داژیکردنی عێراق لە ساڵی 2023 و دەرکردنی داعش لە عێراق. خاڵێکیکە کتێبێکمان هەیە بە ناوی بزافی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان. حتمما ئەو شوێنانێک کە ناوچەیەکی گرنگی گەشتیارینە حتمما ژینگەیەکی گەشتیاریان هەیە، چونکە ژینگەیەکە تو خۆی دەبینێتەوە لە دارستان و لە ئاو لە شاخ و لە هەمە چەشنی ڕوخسارەکانی ڕووزەوی. لێرە باسی بنەما ژینگەیەکان کردو ئەو بنەمایانێک کە کاریگەریان هەیە لەسەر ڕاکێشانی سەرنجی گەشتیانە. تازەترین کتێبم بە ناوی بنەماکانی زانستی زەویە، باسی زەویم کردووە کە سارەیەک بۆ ژیان، باسی ژینگەی هەساری زەویم کردووە، باسی ئەو هۆکارانم کردووە کە مرۆڤ ژینگەی پێتەدەدا و باسی هۆکارەکانش بوو چۆن چارەسەر دەبێت. کتێبێکی کەشم هەیە لەسەر بنەماکانی پاراستنی ژینگە. ئەم کتێبە ڕاستی ئەگە بڵێم کۆی گوشراوی هەموو ئەو بابەتانەیە کە لە ماوەی ئەو 15-16 ساڵی دانووسیمە. لێرەش باسی بنەماکانم کردووە چۆن دەپارێزرێت، چۆن ژینگە بپارێزین، چۆن فەرهەنگی ژینگە پارێزی بکەینە کللتور بە وردی باسم کردووە. کتێبێکی کەشم هەیە باسی گۆڕانکاری ئاوهەوایەکان و کاریگەریان لەسەر ژینگە. ئەوە ئاگادارین ئەم ساڵ و ساڵانی ڕابرد و گۆڕانکاری ئاوهەوایەکان چ کاریگەریەکیان هەیە لەسەر کۆی گشتی ڕووداوە ژینگەیەکان. باسم کردو ئەو هۆکارە سروشتەکان، هۆکارە مرۆیەکان، کاریگەریان لەسەر دیاردی بە بیابانی بوون و وشکە ساڵی و خۆڵبارین و کەمی ڕێژەی بارانبارین، چونکە هەموو ئەو دیاردە سروشتیانەکە ڕوو دەدەن حتمما دەرەنجامی ژینگەیان بە دوای خۆدا دێنن. بە شێوەیەکی گشتی چاپکردنی کتێبی زانستی و لە ناویشیاندا ژینگەی کەمتر خواستی لەسەرە، چونکە ئێستا زیاتر چاپخانەکانە و کتێبانە چاپ دەکەن کە کڕیانیان زۆرە، بە تایبەتی لە بواری پەرەپێدانی مرۆیی. بەڕاستی تا کتێبێکی چاپ دەکەی زەحمەت و قورسێکی زۆری دەوێت، یعنی زۆر چاپەم ناوەند هەیە مەسەلەن بە نەخێر وەڵامت دەداتەوە، دەڵێ ئێمە ئەو کتێبەی چاپ ناکەین چونکە خوێنەری کەمە یان وەک پێویست نەچۆتە ناو کۆمەلگا و پێویستە ناوەندەکانی تر کە گرنگی بە ژینگە بدەن، چونکە ئێستا بەش و پۆلیژی ژینگەی هەیە لە هەرێمی کوردستان و یعنی زانستێکی بڵێت دەست و پل نەرم دەکات لەگەڵ هەرێمی کوردستان،
چونکە ژینگە هەر ئەوە ناگرێتەوە لە ڕووپیسی و خاوێنەوە وەڵکو ژینگە ینی بابەتێکی گشتگیرە لەسەر تاپەی ژیانی مرۆڤ دەگرێتەوە جات و ئاستی هۆشیاری کۆمەلگا چ بە ڕێگای بینراوێ نووسراوێ خوێندراوێ ئەوانە کاریگەریان هەیە چونکە تو دەبێت لە ڕێگای یەکەم شت کە کۆمەلگا ئیشی لەسەر دەکەی لە ڕێگای هۆشیارکردنەوە بێ. ئێمە وەکو بەڕێوەرایەتی گشتی کتێبخانە گشتەکانی ڕاپەڕین چەند بابەت لە نووسین هەبێ ئێمە هەمانە و سیستەمی کتێبخانەکان لە هەموو دنیادا ئێستا سیستەمێکی جێگیرە واتە لە دەبەش پێکدی ئەم دەبەشە دەبەشی ڕئیسیە دەبەشی سەرەکیە ئەم دەبەشە ورد کراوەتەوە بۆ چەند بەشێک واتە بەپێی سیستەمی دیوی ورد کراوەتەوە بۆ چەند بەشێک ئەم بەشانەش و زۆر وردن وەکو ژینگە وەکو بابەتی ژینگە هیچ بەشێکی تایبەتمان نییە وەکو بابەتی ژینگە بەڵام سەرچاوی ژینگەییمان زۆرە وەکو سەرچاوەش چەند سەرچاوەیەکمان هەیە لەسەر ژینگە بەڵام زیاتر تایبەتە بە وەرجێڕەکان واتە نووسەری کوردمان کەمە لەسەر نووسینی ژینگە ئەوەی هەمانە هەمووی وەرجێڕەکانە وەکو عنوانی کتێب ناونیشانی کتێبمان زۆرە سەروی 18,000 ناونیشانی کتێبمان هەیە بەڵام وەکو نوسخە زیاتر لە 50,000 نوسخە کتێبمان هەیە بەڵام وەکو ناونیشان هەروەگوتم زیاتر لە 18,000 ناونیشانی کتێبمان هەیە بابەتی ژینگەیش خۆی چونکە سەرچاوی کەمە چەند ناونیشانێکی کەممان هەیە لەسەر ژینگە لە 6 تا 7 ناونیشان تێناپەڕێت. ڕاستی نەبوونی سەرچاوی ژینگەی وەکو باسم کرد دەگەڕێتەوە بۆ نووسەرەکانمان کەمن خاڵێکە کەمتر گرنگی بۆ بوارە دەدرێت باسم کرد بابەتێکی تازەترە بەڵام زیاتر لە ئێستا نامیلکە و گۆڤارەکان چاپ دەکرێن بەڵام کتێبخانە گشتەکانیش کەمتر خەڵک هاوکاریان دەکات یان حکوومەتی هەرێمی کوردستان کەمتر دەستگیرۆیان دەکات ئەو کتێبانی کە چاپ دەکرێن کەمتر دەدرێنە کتێبخانەکان دەنا تاقو لەغ لەولای هەیە بەڵام تا ئێستا پێویستە یانی ئەوە نێتوانێتی تونوێتی خوێنەرانی بواری ژینگە بشکێنێ دەنا هەوڵە تاکە کەسیەکان هەنا ڕێکخراوەکان و نووسەران و بە تایبەتی ئەوانەی سپۆری ئەو شتانەنە بەڵام وەک پێویست نەیانتوانیوە ئەو کلێنێکە لە کتێبخانەی کوردیدا پڕی بکەنەوە بە بەراو لەگە بوارەکانی تر نووسین و خوێندنەوەی بابەتە ژینگەیەکان و سەر و خوێنەری تایبەتی خۆیان هەیە بە تایبەتی لە ناوەندە ئەکادیمیە و زانکۆ و پەیمانگاکاندا زۆربەی ئەو بەشانەی بەشی مەسەلەن جوگرافی و بەشی ژینگەی و بابەتە کۆمەڵایەتەکان خوێندکارەکانی خۆیان هەان دەدەن لەسەر توێژینەوە لەسەر بابەتێکی ژینگەی ناوچەی بە یان هەرێمی کوردستان بێ چونکە بابەتی ژینگە تەنانەت ئێستا زۆربەی بەشەکانی زانکۆکانیش بەشێکی ژینگیان هەیە لە سلکی لە تێڕوانی و گۆشەنیگای خۆیانەوە پەلدەهاونە ناو بابەتی ژینگە چونکە ژینگە سنوورێکی تایبەتی دیاریکراوی نیە هەموو زانستەکان دەتوانن بەشی خۆیان سوودمەند بن توێژینەوەی دەکا هەیە لە بواری ئاو هەیە لە بواری هەوا هەیە لە بواری مەسەلەن خاک زانستی خاک لە بواری کشت و کاڵ و گۆڕانکارێک کەش و هەوایەکان تا ڕادەیەک توانراوە لە ڕێگای ئەو توێژینەوانە دەکرێت. هۆکاری کەمی سەرچاوی ژینگە نەبوونی نووسەری کوردە لەسەر ژینگە لەسەر ئەم بابەتە تێدەگەی لەسەر ژینگە نووسەری کوردمان کەمە و ئەوەی هەشمانەوەی ئەمە کە هەمانە و بەرچاوم کەوتووە هەمووی وەرجێڕەکانە چەند وەرجێڕێکە سەبارەت بە بوونی خوێنەری ژینگەیی تەبعەن ئەم حاڵەتانە ڕۆژانە دووبارە دەبنەوە کە زۆرینەی خوێندکارەکانن و لە ناوەندیەوە هەتا مەرحەلەی زانکۆ دێن داوای سەرچاوی ژینگەیی دەکەن بەڵام
بەداخەوە نیمانە بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیا ئێستا زۆربەی سەرچاوەکانیان ئەو نووسەرانی کە لە توانایاندانیە یان هیچ ناوەندێک پاڵپشتیان ناکە کتێبەکانیان دەکەنە PDF بابەتی PDF لانی ئیجابی و لایانی نەرێنی هەیە لایەنە ئیجابەکەی ئەوەی ئاسانتر دەکرێتە بەردەست بۆ بە تایبەتی بۆ کەسانی توێژەرن خاڵێککە مەسەرن ئەتوو ئەو ئەگە کتێبەکەی دەکەی PDF ئەو کتێبە ناکرێتە پەڕ یعنی ناتوانیت سوود لە بڕینەوەی درەختەکان نبینی ئەوەش لە بواری ژینگەی و تاڕادەیە کاریگەرێکی زۆتریە خۆشتر مامەڵی لەگەڵ دەکرێن یعنی بۆ بە تایبەتی بۆ کەسێک کە توێژەرە کاتی بۆ دەگەڕێنێتەوە ماوەی بۆ دەگەڕێنێتەوە بەڵام مەسەرەن ئەگە کتێبەکە بە پێشەوەیەکی چاپکراو لە بەردەست بێ مامەڵەکردنی لەگە خۆشترە یعنی دا ئێستاش خەڵک زۆر دەڵێ ئەو کتێبانێک کە چاپکراون وایە تەکنۆلۆژیا تا ڕادەیەک توانیوێتی ڕۆعی کتێب بکوژێ بەڵام چێژێکی خۆی هەر تێدا ماوە چکە ئەوانە ئەگەر ئاوا بکرێتە بە شێوەی کتێب ڕاکێشێ زیاتر مافی نووسەر لە پێشچاو دەژیرە بەڵام بە شێوی PDF بڵێ کە بڵاو دەبێتەوە دەچێتە ناهم مۆبایل و کۆمپیوتەرەکان مەسەرەن خەڵک دەتوانێت بەکاری بێنە دەتوانێت مامەڵی پێوکە دەتوانێت بە ناویش خوازراوتر بە مامەڵە بەنووسینەکەی بکە بەڵام بە شێوەی PDF وەکو باسماکرد زیاتر لایەنە ئیجابەکەی لە بواری ژینگەت و من بۆ کتێبێک 600 پەڕاتۆگە بە PDF بێ دارنابڕێەوە بەکارهێنانی لۆکە ناکێت قاغەز یعنی لایانی ئیجابی هەیە و لایانی سلبیشی هەیە. سەرەتا بەتایبەتی لە کوردستاندا سەرچاوە کتێبیەکان بۆ ژینگەیی زۆر کەم بوو بەڵام خۆشبەختانە ئێستا چەند ڕێکخراوێک هەن کە کتێبی ژینگەیی چاپ دەکەن ڕێکخراوەکە ماوەک ڕێکخراوی سروشتی کوردستان ڕۆڵەکی گرنگی هەبووە لە زیادکردنی سەرچاوە ژینگەیەکان بۆ ناو کتێبخانەی کوردی ئەویش بە چاپکردنی کۆمەڵە کتێبێک کە ژمارەیان 7 کتێبە یەکێک لەو کتێبانەمان هەندراوەیە بۆ منداڵان و چیرۆکە بۆ منداڵان طبعا ئەوانە چیرۆکی ژینگەیین هەندراوەی ژینگەیین و شانۆگەری ژینگەیین بۆ منداڵان و لەگەڵ چاپکردنی کۆمەڵەوتارێکی ژینگەیی پرۆژە گرینبوک یەکێکە لەو پرۆژانەی کە ئاسانکاری بۆ خوێنەر دەکات یان ئاسانکاری بۆ توێژەرانە دەکات کە بتوان بە ئاسانترین شێوە بگەن بە سەرچاوە ژینگەیەکان هەتاکو توێژنەوەکەی خوانیان لەسەر بکەن و زۆر کات هەیە سەرچاوی ژینگەیی لە کتێبخانەکاندا زۆر کەمە و بەتایبەتی لە کوردستاندا و بە زمانی کوردی کەمە یان ئەگە هەش بێت زۆر قورسە بەدەستخستنی هەستاین بە بیرۆکەی جێبەجێکردنی بیرۆکەی بە دیجیتالکردنی کتێبخانەیەک کە بەنەیە گرینبوکەوە کتێبی سەوز کتێبخانەیەکی دیجیتاڵی ژینگەی قازانجنەویستی ڕێکخراوی سروشتی کوردستانە کە بە شێوەی فایلی PDF بابەتەکان بڵاو دەکاتەوە لە پێناو پاراستنی درەختەکان لە بڕینەوە و دەستپێگەیشتنی خێرای خوێنەران و توێژەران و بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری ژینگەی تاکو و کۆمەڵگا. پرۆژەکە لە سەرەتای ساڵی 2022 دەستی بەکار کردووە سەرچاوە ژینگەکانی وەک کتێب، توێژینەوە گۆڤار، سیمینار راپۆرت لە خۆ دەگرێت. سەرجەمیان بە زمانی شیرینی کوردی بڵاو کراونەتەوە چوونە ژوورەوەی کتێبخانەکە و داواکردنی کتێب بێبەرامبەر. ڕێگا و شێوازەکانی بەگەڕخستنی پرۆژەی کتێبی سەوز لە قۆناغی یەکەمدا بەم شێوەیە بوو. دامەزراندنی کەناڵێکی تێلیگرام بە ناوی کەناڵی گرینبوک، دانانی کتێب و سەرچاوە ژینگەکان بە شێوەی فایلی PDF هاوکات بە شێوەی لینکیش دانراوە لە ڕێگەی تۆمارکردنی لە ئەپی گۆگڵ درایڤ. سەرجەم کتێب و سەرچاوە ژینگەیەکان بە زمانی شیرینی کوردی بڵاو کراونەتەوە. ئامانجەکانی پرۆژەی کتێبی سەوز کەمکردنەوەی ئەو زیانانەی بەهۆی پیشەسازی کاغەزەوە لەسەر ژینگە دروست دەبێت. کۆکردنەوەی سەرچاوە ژینگەیەکان و پاراستنیان لە مەترسی فەوتان و لە ناوچوون. هاوکاریکردنی قوتابیان، توێژەران، ئەکادیمیستەکان و ڕێکخراوە ژینگەیەکان لە بەردەستخستنی سەرچاوە ژینگەیەکان بە شێوەیەکی ئاسان.
هاندانی نووسەران و توێژەران بۆ بڵاوکردنەوەی کتێب و توێژینەوەکانیان بە شێوەی دیجیتاڵی، زیادکردنی کتێبخانەیەکی ژینگەی ئەلکترۆنی کوردی لەپاڵ کتێبخانەی گشتی ئەلکترۆنی بوارەکانی دیکە. نووسین و توێژین و کتێبانە کە ئێستا هەیە ڕاستی ئەوانە کاریگەریان هەیە لەسەر بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری خەڵک. ئەو توێژینەوانەی کە دەکرێن دایم هەم پەنجە لەسەر گرفتەکاندا دەنرێت لەسەر گرفتە ژینگەیەکان و هەم ڕێگا چارەسەریەکانیشیان ئاماژەی پێ دەکرێت. ئەو ئەگەر حکومەت بیوێ گرفتێکی ژینگەی لە ناوچەیەک چارەسەرکە باشش دەوێت پشت بە توێژینەوانە بەستێ هەم لەلایەن نووسەرەکان و هەم لەلایەن ناوەندەکانی ئەکادیمی و زانکۆکانەوە کراوە. چونکە ئەو توێژینەوانە ڕاستی بۆ ئەوەی کراوە دۆخی ژینگەی هەم هەرێمی کوردستان هەم ناوچەیشتر بەرەوە پێشەوە بچێ. بەڵام ئەگەر حکومەت وەک پێویست نەتوانی گرفتەی ژینگەیەکان چارەسەرکە ئەوە ڕۆڵی نووسەران و توێژەران لێرەدا گرنگەوەی توێژەر و نووسەر هەوڵەکەی خۆی داوە نووسینەکەی خۆی دا پرۆژە و پێشنیارەکانی خستە ڕوو. بەڵام ئەگەر حکومەت وەک پێویست نەتوانێت سوود لەو توێژینەوانە وەربگرێت ئەوە لێرە گوناهی نووسەرەکە بەدەرناخە بەڵکو پژوێخستنی حکومەتە لەم بوارەوە. حکومەتیش زیاتر وەک جاران کەمتر دەپڕژێتە سەر بواری ژینگە زیاتر وەک ئەو خەمخۆرێکە لە بواری نووسەرانی بواری ژینگەیە حکومەت کەمتر گویان لێ ڕادەگرێت. نازانیشی ئەوەیە داهاتەکەی خۆی لێ دەست ناکەوێت یان بابەتێکی گرنگ نیە چونکە بەداخیشەوە چونکە ژینگە چەمکی سەرەکی ژیانە پاراستنی ژینگە پاراستنی ژیانی خۆمانە. ئاق و جەستەی تەندروست لە ژینگەی پاکەوە سەرچاوە دەگرێت. بابەتی کتێبخانێکی تایبەت بە ژینگە لە هەم لە زانکۆکان هەم لە کتێبخانە گشتیەکان زیاتر هۆکارەکەی بۆ ئەوەی دەگەڕێنەوە چونکە چەمکی ژینگە بە شێوەیەکی فراوان لە هەموو زانستەکاندا قسەی لەسەر دەکرێت. بۆ منە لە بواری جیۆلۆجی قسەی دەکرێت لە بواری کشتتوکاڵ قسەی لەگەڵ دەکرێت لە بواری جوگرافی لە بواری سەرچاوەکانی تر ینی هەر زانستە و لە گۆشەنیگاوی خۆیەوە لێکۆڵین لەسەر ژینگەی دەکات. بۆ من ئێستا بەشی جیۆلۆجی کتێبی ژینگەیانەیە بەشی جوگرافی کتێبی ژینگەیانەیە بەشی کشتتوکاڵ کتێبی ژینگەیانەیە ئەم زیاتر سەبەکەی دەگەڕێنەوە ئەوەی ژینگە چەمکێکی فراوانترا هەر زانستە و لە گۆشەنیگای خۆیەوە لێکۆڵن و لێسەر دەکات. بۆیە تا ئێستا چوارچێوەیەکی گشتیمان نییە کە بتوانێت کتێبەکانی هەموو بابەتە ژینگەیەکان بڵێ بە ناونیشانی ژینگە. یعنی بۆ منستام لە کتێبخانە گشتەکان کتێبم دیوە لە خانەی جیۆلۆجیدا ژینگەی بووە کتێبم دیوە لە خانەی کشتتوکاڵ بووە ژینگەی بووە. یعنی وەکو باسم کرد ئەوەیە ژینگە چەمکێکە بە شێوەیەکی گشتی خۆی خزاندۆتە ناو کۆی گشتی زانستەکان هەموو زانستەکان دەتوانن سوود لە ژینگەی وەربگرن و لە چوارچێوێکی تێڕوانینی خۆیانەوە سوود وەربگرن. ئەوە یەک دووش بۆ نمونە ئەوە شەیە چەناڵی ژینگەی هەیە بەڵێ کۆمەڵی کتێبی ژینگەیەکانیان کۆ کردوتەوە وەکەوەی بەڕێزت ئاماژەت پێدا بۆی زیاتر خوێنەر و نووسەر و توێژەرانی بواری ژینگەی ئەوە شتێکی باشە بتوانێت لەمە دوای ئیشی لەسەر بکرێ ڕەفەی تایبەتی بۆ دانرێ شوێنی گشتی تایبەتی بۆ دانرێ بۆ ئێستا لە شاری ڕانی ئەو کتێبخانەمانەیە کتێبخانەی سەید ئەحمەدی منداڵانە تایبەتە بە منداڵان زۆربەی ئەو گۆڤار و بابەتی ژینگەیانەجا بە شێوەی وێنە بێ بە شێوەی شعر بێ بە شێوەی هۆندراوە بێ بە شێوەی پۆترێت بێ پێشانی منداڵانی باختی ساوانی دەن لە ئێستاوە خۆشەویستی ژینگەیان لا ئەوە دەکەن. یعنی پرۆسەیەکی هێواشە بەڵام دەستمان پێکردوی شەڵا بە تایبەتی لە شاری ڕانیە بۆ ئەوەی سەرچاوە ژینگەیەکان زۆربەی هەم نووسەر و خوێنەران و توێژەرانی بواری ژینگەی سوودیان لێوەگرن کۆمەڵی خاڵە. یەکەمیان لە ڕێگای حکومەت و چاپخانەکانەوە بۆ حکومەت ئۆفەر پێشکەش بە نووسەرانەکە کە لە بواری ژینگەن وەکو باسم کرد ئێستا وەزارەتی پەروەردە ئۆفەرێکی پێشکەش کردو بۆ ئەو نووسەرانی بواری ژینگە لەم ڕوانگەی تۆ دەتوانی کۆمەڵێ ڕەنگە زۆر نووسەری بواری ژینگەیەمان هەبێ بەڵام دەرفەت نەبێ چ لە ڕووی کاتەوە چ لە ڕووی مادیەوە کە کتێبخانە کتێبەکەی خۆی چاپ بکە. ئەوە یەک یان لە ڕێگای حکومەتەوە مڵی ئۆفەر پێشکەش بە نووسەرەکان بکە. ڕێکخراوەکانی بواری ژینگە و دەستەی ژینگەش ئەمانش پێویستە ساڵانە بانگێشی ئەو نووسەر و چالاکوانە بواری ژینگەیانە بکەن کە دەستی نووسینیان هەیە نووسینەکانیان وەرگن نووسینەکانیان بە چاپ بگەێنن پاڵپشتی مادی معنەویان بکەن. ئەوە دوو خاڵێککە مەسەلەن ئێمە مامۆستایان من وەک مامۆستا مەسەلەن قسە دەکەم
پێویستە لە هەر بوارێک مەسەلەن ئۆفەر بدرێتە بە نووسەرەکان لە شارەکان لە کتێب بەڕێبەراتی کتێبخانە گشتیەکان ڕێکخراوەکان حکومەت مەسەلەن کۆیان کاتەوە ئەو کەسانی بواری ژینگەنا یعنی چالاکیان هەبێ کۆیان کاتەوە وەڕکشۆپ و سیمیناریان بۆ بکە دەرفەتی کتێب چاپکردنیان بۆ بڕەخسێنێ مەسەلەن پاڵپشتی مادی و معنەویان بکە بۆ ئێستا وەکو باسم کرد دەستەی ژینگە هەیە مەسەلەن پێویستە ساڵانە یان بۆ خەڵاتی فیستیڤاڵی ساڵانەی توێژینەوە ژینگەیەکان بکە لە هەموو کوردستان بڵێ کاکە ئەوانەی توێژینەوەی بواری ژینگە دەکەن بێن توێژینەکەی خۆیان پێشکەشکەن چەند پلەیەکی دانێن دوای ئەو نووسینانە بکرێنە کتێب بڵاو بکرێنەوە ئەمە زیاتر هەندەر و پاڵنەرە بۆ ئەو کەسانی بواری ژینگەستا باسم کرد کە وەزارەتی پەروەردە لە هەوڵی چاپکردنی پەرتوکە ژینگەکاندا دوێنێ ئەو ئاگاداریە بڵاو بووم لەو شەوە خەریکم یعنی لەو شەوە ئیشم بۆ کردووە بۆ ئەوەی ئەو نووسینانە کە هەممە پوختی کەم و پاکساز و ئەوەی بۆ بکەم و جوان ئامادەی بکەم بۆی منیش یەکێکم لەو کەسانی لە ڕێگای وەزارەتی پەروەردە بتوانم پەرتوکەکەی خۆم بە چاپ بگەن ئەوانە پاڵپشتێکی گرنگن یان ڕێکخراوە خێرخوازیەکان ڕێکخراوە ژینگەیەکان بەڕێبەراتی فەرمانگەی ژینگەیەکان ئەوانە دەرفەتێکی باشن وەک لەوەی نووسەر لەسەر ئەرچی خۆی بە تایبەتی لەم دۆخێکە ئێستا تێکەوتووە ئەو توێژینەوانێک کە لە بەشەکانی کۆلیژ و زانکۆکان توێژینەوان لەسەر دەوێت توێژینەوەی باشن بەڵام توێژینەوە ژینگەیەکان بە تایبەتی لە یەک ناوچەی بچووکن بۆ منە کەسێک توێژینەوە دەکات لەسەر گرفتی پلاستیک لە شاری ڕانیە بۆ منە تۆ کەسێکی خەڵکی سلێمانی ڕەنگە وەک پێویست نتوانێت ئەو توێژینەوەی بخوێنەوە ڕەنگە سوودیش لێ وەرنەگری چونکە تایبەتە بە پێگە و مۆقعێکی بچووکتر یان بەرمە کەسێک توێژینەوە دەکات لەسەر بە پیتی خاچی مەسەلەن دەربەندی خان یعنی ئەم توێژینەوانە وەکو باسم کرد بە شێوەیەکی گشتی نین یعنی بە شێوەیەکی گشتی قسە لەسەر ئاستی پێکاتی ژینگەیەکان ناکرێت و پێویستە ئەو توێژینەوانش کە دەکرێت بۆ ئەوەی ئاسانتر بەدەست خوێنەرامکە لەسەر وێبسایتەکان بڵاو بکرێنەوە ڕکلامیان بۆ بکرێت فیستیڤاڵی ساڵانەیان بۆ بکرێت بناسیێنرێن خوێنەران و نووسەرانیان بۆ ئەوەی زیاتر هەستی خوێندنەوەی بابەتی ژینگەیەکان و نووسینی ژینگەیی بخرێتە ناو چوارچێوە وەکو بابەتەکانی تر گرنگی پێ بدرێت و ئاوڕێ لێ بدرێتەوە. بۆ زیاتر بڵاوکردنەوەی هۆشیاری و بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری ژینگەیی پێویستە بایەخی زیاتر بە زیادکردن و خوێندنەوەی سەرچاوە ژینگەکان بدرێت. بۆ ئەمەش پێویستە ناوەندەکانی چاپ و بڵاوکردنەوە بە پاڵپشتی حکوومەت و دەستەی پاراستن و چاکردنی ژینگە کار بکەن بۆ زیادکردنی سەرچاوە ژینگەیەکان و هاندانی تاکەکانی کۆمەڵگە بۆ خوێندنەوەیان.